گرنگیدان بە خواردنی تەندروست و لە شولارێکی ڕێک یەکێکە لە بنەما گرنگەکانی ژیانی مرۆڤایەتی. هەر بۆیە خێزانێک لە ڕێگەی کردنەوەی دوکانێکەوە چەندین خواردن و شیرینی سروشتی دروست دەکەن و بەرهەمی دێنن. هاوکات خاتوو جوانە محەممەد وەک سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە باز لە گرنگی بیرۆکەی کارەکەی دەکات. ئێمە کە بیرم لەم ئیشە کردەوە یەکەم بە تەجروبەی خۆم لەبەرەوەی کە خۆم ئیسفادێکی زۆر باشم لێ کرد. دوایی دوو ئامانجم هەبوو. یەکەمیان ئەوە وتم من بۆ ئالەمەیە بۆستم. ئەمەم هەیە بۆچی بۆستم بۆ خەڵک ئیسفادی لێ نەکا. چەنەها کەس هەبوو یعنی زۆر احتیاج بۆ بوو. لەبەری شەکرەی هەبوو، نەخۆشی گڵۆتین فری بوو، ڕجیمێ کرد نێزانی چی بخوا. بەڵام ئێستا ئەمەمان دروست کردووە. ئەمە خواردن گۆڕینێکە، نەک ڕجیم نەک بڵێ حرمان نییە ئەمە هەموو شتێک ئەخۆیت بەڵام زەرەرێ پێ ناگەێنێ. ئەو کەسانی کە نەخۆشن بەڕاستی زۆر ئیسفادەی لێ ئەەکەن. ئێمە ئامانجمان ئەوە بووە خواردنێکی تەندروست بڵاوکەینەوە، ئیسفادێکمان بۆ میلەتەکەی خۆمان هەبێ بەڕاستی، چونکە یعنی هەر کەسە لە جێی خۆیەوە ئەگەر شتێک بکە ئیسفادەی هەبێ یعنی جێی شانازیە. دووەمیش ئامانج من بۆ ئەمە بۆ خۆم بوو لە هیچ کاتێکا درەنگ نییە تۆ ئیسپاتیکەی بۆ خۆت ئەتوانی شتێ بکەیت، ئەتوانیت وەک ئافرەتێک تەمەن ینی ئەو کێشەی نییە تەمەن بۆ تۆ، ینی هەچ کاتێک تۆ بتوانی ئەتوانی ئیسپاتی وجودی خۆت بکەیت بە شتێکی باش، ئایا بە خوێندن بێ، ئایا بە شەعادە بێ، ئایا بە شتێکی دەستڕەنگینی خۆمان بێت. ئیتر منیش بۆیە بیرم لەمە کردەوە بەڕاستی. ئەم نان و شیرینی شتە کە دروستمان کردووە بەڕاستی بۆ داچوونی زۆرمان کردووە لەگەڵ کچەکەما زۆر لە سایتی ئەنتەرنێتەکان لە بڵێ زۆر لە راپۆرتی کردووە. ئەو کچەم لەگەڵما خەریک بووە، زۆر ینی بەپێی عیلم ئێمە شتەکانمان کردووە. هەمووشی تەبعاً ئەمانە ینی بە بیرۆکەی خۆمان ئەم شتەمان دروست کردووە، ئەسلەکەیمان هێناوە، بەڵام ئەم شتە وەک ئەوە دەرناچێت کە تۆ بتێوەگەوە زۆر هیلاگوین بەدەستیەوە تا دروستمان کردو. بەڕاستی ئەمانە هیچ گەرمیتیانە، هیچ جۆیتیانە، هیچ نیشاسەیەکی تیانە، زیاتر چەرەسەکانە لەگەڵ تۆویشیە تۆویکەتان بڵێ ئەم چەرەسە باشانە بۆ گڵوتن فریەکانیش دەسەر داوای خۆیان نانی شۆفان و نانی گەنمەشامیشیان بۆ دروستەکەین. ئێمە وەجبێک نانمان دروست کردووە، وەک ئەوە نییە هەر چەرەسات بێ. ئێمە نانی سەوزەڵاتمان دروست کردووە لەبەر ئەوەی کە زۆر لە کەسەکان ئێستا مۆزەفن ناتوانن بەعزێ خواردن پەرە پێبن کە زۆر زەروریە بۆ جسم. وەکەوە ئێمە بڕوکلیمان کردوتە ناو نانەکانمانەوە، نانی بڕوکلی دروستەکەین، نانی قەرنابی دروستەکەین، نانی شیوت دروستەکەین، نانی کولەکە زەردەکە دروستەکەین کە زۆر زەروریە بۆ کەسانی کەیتر خۆتان لەوانێ لاانە عیلمیەکەی با کچەکەم بینی پێبات چەندێ باشە بۆ جسم. ئەنجا تۆویشیە ئێمە تۆویشیامان دروست کردووە کەیتر بۆ هەموو کەسی ئیسفادەی هەیە، ئەنواع پرۆتین و ئیسفادەی هەیە. نانەکانمان کەتانمان تێ کردووە، کەتان کە ئێمە ڕۆژانە پێویستە ئەو کەتانە بەکاربێنین بۆ کەسانی کە قەبزیان هەیە، ناڕەحەتی ڕێی خۆڵۆشتیان هەیە زۆر بەسوودا، ئیتر کێشیش بەرز ناکاتەوە و کاربۆهیدراتیشی زۆر کەمە. فەرمون لەگەڵمان بن با بچین بۆ شوێنی ئیشەکەمان لەوێ دوو جۆر نان دروستکەین و شیرینیشتان بۆ دروستکەین. بەڕێزان ئێستا دوو جۆر شتان بۆ دروستەکەم، یەکێکیان شیرینی پاقلاوەیە، یەکێکیشان دوانیشان نانە، نانی بڕوکلی لەگەڵ نانی کولەکەی زەرد. ئەمەش پێگاتەکانیەتی، ئەمە سلیۆمی پێویستە، ئاردی بادەمی پێویستە، فستقی پێویستە. ئێمە بۆی کە کاتەکە بگێڕینەوە ئەوە هەویرەکان حازر کردووە، ئێستا ئەیکەین بە نانەکەی ئیشەڵا. ئەمە بڵێ ئاردی بایەمەکە ئەیشێلی لەگەڵ سلیۆمەکەیە، کەمێ ئاوی تێ ئەەکەیت، کەمێک خوێی تێ ئەەکەیت،
ئیتر ئەبێ ئەمە زۆر حساسە ئەم هەویرە نابێت وەکو هەویری تر بیکەیتەوە ئەبێ ئاوا لە بینی دوو نایلۆنا بیکەیت تۆزێک ئەزێتی هەیە بەڵام مەحاڵیش نییە ڕۆنی کوردیشی پێویستە ئەمە ڕۆنی کوردیە ئێمە هەر ڕۆنی کوردی بەکارێنین هیچ ڕۆنێکە بەکار نایەنین لە چکە ڕۆنێکی سەحیە ڕۆنەکانمان تقریبا نانەکەمان تەواو بوو لەم مەرحەلەیە بێ فستقەکەی بۆ زیاکەی فستقەکە پێشتر بژاردومانە و هاڕیمانە لەگەڵ تۆزێک حێل گوڵاو بۆ بۆن خۆشکردن عینی ئەو نانە نانێکی تری بۆ ئۆکەینەوە لەبەرەوەی کە ئەمە وەک پاقلاوەی تر نییە تقریب دەنان پانزەنان ئەم ئەوە هەڵناگرێت لەبەر ئەوەی کە ناسکە هەویرێکی زۆر ناسکە هیچ هەچەند بیکەیت تەبەقەکانە چێتەوە سەرێک سێ تەبەقە کافیە ئینتر ئەمە ئاخر بەشی پاقلاوەکەیە نانی سەرەوەیەتی کە ئەمە تەواو ئەبێ تۆزێک شیرینێکی زەحمەتە ئەزێتی هەیە زۆر زۆرە بێ وریایی بکەیت چکە نانەکەی زۆر زۆر ناسکە ئەمە ئیتەبێ بیبڕین پاقلاوەکان چکە ئاوا بەکەڵک نایە ئاینی پاقلاوی ئەتیا دێبێ دەرچێشکڵی ئەی بڕین تێکەی نەفڕنەوە تا ببرژێ سێ چارەک لە فڕنەکە دەرمانێنە پاقلاوەیەکی جوان برژاوە ئێستا قاشێکیش دەرەکەین با بزانن چۆنە ئەمە لەبەرەوەی ناسکە ئەبێت تۆزە بک حەزەر دەریکەین ئێستاش نانەکان دروستەکەین ئێمە چەندین جۆر نانمان هەیە بۆ نمونە نانی کوولەکەی زەرد کە ئاوا لەگەڵ کەتان و لەگەڵ بادەم دروستەکەین ئەبێ کولەینەکە ئاوا بهاڕی کوولەکەکە خۆی پاکێکی تۆیشێتەوە دوای ئیهاڕی ئیتر لەگەڵ ئەم ئاردی بایەمە لەگەڵ کەتانی زەرد ئەیکەی بە هەویر ئەمە هەویرەکەیەتی ئەیکەی بە نانێکی زۆر جوان زۆر زۆر خۆشیشە سفادەشی زۆر زۆرە هەجارە نانێکیان دروستکەین ئەمە نانی کوولەکەی زەردە هەویرێکی زۆر جوانی لێ دەرەچێ تامیشی خۆشە وەک ئەوە نییە کە کوولەکەی زەردەکە ئەخۆیت ئەمیش عینی شت هەویرێکی ناسکە ئەمانە هەمووی ئاوا ئەکرێتەوە چکە ناتوانی تۆ بێ نایلۆن بیکەیتەوە ئێستا ئەمەنانێکی جوانمان دروست کردووە ئیتر ئەتوانی لەسەر ساچ بیبرژێنی ئەشتوانی لە فڕنا بیبرژێنی ئەتوانی لەسەر تاوەش بیبرژێنی ئەمە لە دوای برژانە دواوەی دوسێ دەقە لەسەر لە ناو فڕنا برژانمان نانێکی ئاوەتوانی لێ دەرچووە ئەمە نانی کولەکەی زەردەکەیە ئەمە نانی بڕۆکلیە هەردووکیان نانێکی زۆر خۆشن و زۆر زۆر بەسوودن ئەمە ئیشەکانی منە هیوادارم ئیشەڵا بێ بەمایی ئیسفادە و بەسوود بۆ کۆمەڵگاکەی خۆمان
هەموو خاتونێکیش هەوڵ با ئیشێکی خۆی بکات ئیسفادە بە کۆمەلگا بگەێنێ. خاتووناز ڕەئوف ماوەیەکی زۆرە لەگەڵ دایکیا سەرقاڵی ئەم کارەیە تاکو چەندین خواردن و شیرینی تەندروست پێشکەش بە هاوڵاتیان بکەن کاتێک سەردانیان دەکەن. ئێمە لەگەڵ دایکما کاتێ دەستمان کرد بەم ئیشە دایکم لەلایەنی دروستکردنەوە خۆی خەریکە بوو بەڵام ئەم خواردانە زۆربەی کات نەخۆش ئەیخوات یاخودە و کەسانی کە پێڕەوی کیتۆن ئەیخۆن بۆیە ئەبێ ڕێژەیەکی داریکراوی پرۆتین و کاربۆهیدرات و چەوریەکانی تیاابێ. بۆیە ئێمە هەستین بە چەندین لە کۆڵینەوە و نووسینی چەندین راپۆرت پاشان دەستمان کرد بە دروستکردنی ئەم نانانە چونکە من خۆم پسپۆریەکەم لە بواری تەندروستیایە بۆیە ئاتوانم زانیاری تاواتی کۆکەمەوە لەسەر ئەم بابەتانە. ئێمە چەندین جۆر لێرە نانمان هەیە چەندین جۆر سەمونمان هەیە شیرینیمان هەیە زۆربەی مەوادەکان هەمویان سیلیۆمی تایە هەروەها کەتانی زەردی تایەگە هەردووکیان زۆر زۆر سوودیان هەیە بۆڕی خۆڵە تێبوونێکی زۆر دێنێ هەروەها لەلایەن پسپۆرە خۆراکیەکانی شەوە وەکو دەرمان زۆر کات بەکارەهێنرێن. بێجگەلەوە ئێمە یەکێک لە مادە سەرەکیەکانیشمان ئاردی بادەمە. ئاردی بادەم یەکێکە لەو ئاردانی کە کاربۆهیدراتی نزمە و چەوریەکەی بەرزە سوودێکی زۆری هەیە بۆ داوەزاننی چەوری خوێن هەروەها بۆ شەک داوەزاننی شەکرا هەروەها بۆ چەندین نەخۆشی تر زۆر سوودی هەیە. بێجگەلەوەش ئێمە لێرە نانی فستقمان هەیە ئێمە فستق زۆر بەکارەهێنین چونکە کاربۆهیدراتەکەی نزمە هەروەها بە هاوڕێی کیتۆ و هاوڕێی شەکرەدا ئەندرێ چونکە کاربۆهیدراتی نزم و چەورێکی بەرزی هەیە هەروەها چەندین سوودی هەیە بۆ خوێن بۆ دڵ چەندین سوودی تریشی هەیە لەوانە یەکێکە لەو مادانەی کە دژە پیربوونە زۆر نانێکی باشە. ئێمە چەندین نانمان هەیە کە نانی سەوزەکانن ئەوانیش نانی شویتمان هەیە نانی بروکلیمان هەیە نانی ناوکە کوولەکەمان هەیە کە سوودێکی زۆریان هەیە بۆ تەندروستی. هەروەها بێجگەلەوەش نانی قەرنابیتمان هەیە کە ئەمە لە لای خەڵک تۆزێک نامۆیە لەوانەیە خەڵک سەوزەوات هەروەکو زەڵاتە تا ئێستا بەکاری بێنابێ بەڵام ئەتوانین بەکاری بێنین بۆ وەکو نان بیخۆین لەگەڵ شتی بەیانیانە بۆ دابەزاننی کێش. ئێمە لێرە شیرینیەکانمان هەیە شیرینیەکانیشمان هەمووی بە ئاردی چەرەساس و تۆوەکان دروستکراوە هەروەها بە شەکری ستیڤیا شیرین کراوە کە هیچ زەرەرێکی نییە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە یاخودە و کەسانی کە کیتۆکەن. ئێمە لە کیتۆیا ئەتوانین ڕۆژی 20 گرام بۆ 50 گرام کاربۆهیدرات بەکاربێنین. ئێمە ئەڵین چەرەسات کاربۆهیدرات نزمە ناڵین چەرەسات بێ کاربۆهیدراتە کەواتە ئەبێ ڕێکی خێن ڕێژەی شەکر و ڕێژەی کاربۆهیدراتەکە لە هەموو شیرینیەکان ڕێک خراون کابێ بە ڕێژەیەکی دیاریکراو لێیان بخورێت. ئێمە لە شیرینیەکانمانە ڕۆنی خۆماڵی بەکارهێنین کە ئەمەش سوودێکی زۆری هەیە بۆ تەندروستی. هیوادارم لەمە دوا بگەڕینەوە بۆ خواردنە خۆماڵیەکان و واز لە خواردنە قوتۆکان بێنین لە ماڵەکانی خۆشمانە هەر کەسەمان هەوڵ بین چش خواردنێک تەندروستە ئەوە بەکاربێنین چونکە زۆربەی نەخۆشیەکانی ئێستا هۆکارەکانی خواردنە خراپەکانە. زۆر سپاستانەکەم تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک.